لەسەر گلەی و وەڵامی هاوڵاتیان بۆ کارەکانی پرۆژەی لامەرکەزی، سەرۆکی لیژنەی لامەرکەزی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت کارەکانیان بەردەوامە. وەکو بە خۆتان نەزانن کاری ئێمە پرۆژەیە، کاری ئێمە بڕیار نییە بڵێ بەکۆبوونەوەی. ئێمە لە ماوەی ڕابردوودا زیاتر لە پرسایە هەفتایەکە ئیداریمان بینیوە، زیاتر لە 15 کەسی پسپۆڕ و شارەزاکە لە بواری کارژێڕی و دارایی و ئابووریدا بینیومانە. ئێمە ئێستا لە ئامادەکردنی ڕەشنووسی پرۆژەکەین. ئەمە گۆڕینی سیستەمە. خۆ دەزانی سا لە هەرێمی کوردستانە سیستەم لامەرکەزیە. ئێمە داوای لامەرکەزیەکەین کە داوای لامەرکەزی دەکرێت پێویستە کۆمەڵێ یاسا سەر لەبەری یاساکانی هەرێمی کوردستان هەموار کرێتەوە. بۆیە پرۆژەکەی ئێمە کاتی پێویستە. لە هەموو کات پێویستتر بۆ ئەمڕۆی هەرێمی کوردستان بە وتەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی پرۆژەی لامەرکەزیە، بە تایبەت لەم کاتی قەیرانەدا. ئێمە لێرە دوو پاتێکەکەینەوە، هەموو هەنگاوەکانمان ناوە ئەوەی کە پێویست بێ. لە ئێستادا کەوتونەتە قۆناغێکە نووسینەوەی پرۆژەکەیە. ئەمڕۆ دانیشتنی یەکەمە و لیژنەکەمان کۆ بۆ تۆ لەسەر ئەو بابەتە. لە ڕابردووشدا ڕۆژانی ڕابردوو ئێمە دانە نیشتوونە بێکار یاخود بێخەم نەبوون لەم پرۆژەیە، کاری ترمان کردووە بەدەر لە کۆبوونەوە هەریەکە بەلایەکە ئەرکێکی پێسپێراوە. ئێستا ئەمڕۆ لەسەر مێزێک کۆبکردنەوەی ئەو هەموو داتا و ئیشانێکی لە ڕابردوو کردومان. ئێستاش واز ناهێن لە وەرگرتنی ڕابۆچوونەکانی هەموو ئەو شارەزایانە یاخود هەموو ئەو لایەن و کەسانی کە گرنگن لە هەر چین و توێژێگا بێ لە پارێزگای سلێمانی. لەبەرەوەی جارێکە دوو پاتێکەمە گۆڕانکاری لە سیستەم کارێکی هەروە سادە نیە، بتوانین لە ماوەی کەمابیکەی بەڵێ شەقام ماندووە لە هەموو ڕوویەکەوە. قەیرانی دارایی و پاشەکۆتی موچەش هاتۆتە سەر. لەلایەک داواکاری فەرمانبەران بۆ وەرگرتنی موچەکانیان، لەلایەکتر داواکاری سەرجەم چین و توێژەکان هەیە بۆ تێپەڕاندنی ئەم بارودۆخە. هەمووانش دەڵێن لامەرکەزی. جێبەجێکردنی پرۆژەی لامەرکەزی پێویستە. ئەحمەد ئیسماعیل، گەلی کوردستان، سلێمانی.